سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست. ئێمە زۆر جار هەندێک نەریت یاخود هەندێک تەقالید لەناو کۆمەڵگەی ئێمە بۆ بە باوێک یاخود دروست بووە بەبێ ئەوەی کە ڕای هاوڵاتی وەرگیرا بێت لەسەری کە ئایا ئەم نەریتە باشە یاخود نا. ئێمە چەندین بەرنامەمان کردووە لەسەر پرۆسی هاوسەرگیری کە ئەو خاڵانی لەناو پرۆسی هاوسەرگیری یا خۆمەرجەکانی پرۆسی هاوسەرگیری چی و چین. لەم بەرنامەیە یەکێک لە مەرجەکانی تری پرۆسی هاوسەرگیری ئەخەینە ڕوو ئەویش ئەو مەرجەی کە ئەبێ ئەو کوڕە دەستی خەزوری یاخود چەند کەسێک لە کەسە نزیکەکانی مامی براکانی یاخود خاڵی کچەکە ماچکرێت. زۆر جار کوڕەکەش و ڕەنگە هاوڕی کوڕەکە و یاخود برایشی ئەم کوڕە بڕوا لەگەڵ زاواکەیە بۆی کە هاوکاری بکات لە دەستماچکردنەکە چونکە نەوەکو زۆر بن ئەم کوڕە فریای هەموو دەستەکان نەکەوێت. ئێمە لەگەڵ ئەوین کە ڕێز و خۆشویستی دەنێ و کۆمەڵگەی ئێمە بمێنێتەوە لە هەموو چین و چێژەکانە. بەڵام ئەپرسین بۆ ئەوی کە ڕای توی لەسەر بێت، ڕای توی هاوڵاتی ئاخۆ دەستماچکردن ئەم نەریتە بمێنێتەوە باشە یاخود بۆتە نەریتێکی با و ئەم نەریتە بگۆڕێت باشترێکە. ئەکرێت تۆ وەکو زاوایەک وەکو کوڕێک کە ئەچیتە داوای کچێک ئەم لاولای خەزور و ماچکەی ڕەنگە خەزورەکان ئەمەیان پێخۆش نەبێت. بەڵام هەندێک لە ڕاکان وایە پیان وایە ئەم نەریتە لە کۆمەڵێک شتی بایی جاران ماوەتەوە کە وەختی خۆی ئاغاکان و دەربەکەکان حەزیان بەوە کردووە دەستیان ماچکرێت. بۆیە ئەم نەریتەش تا ئێستا لە وڵاتی ئێمە و لاندێ ناوچەیە بە خستی ماوەتەوە. ئێوە لەگەڵمان نابن ڕای هاوڵاتیان وەرەگرن سەبارەت بە دەستماچکردن لە کاتی پرۆسەی مارەکردنی کوڕ و کچێکە کەیانێ ژیانی هاوسەرگیری پێکوێنن. من بەس دەستی خەزورم ماچ کردووە. بۆچی ماچیکەم ماچی ناکەم؟ ئەینا من نەبوو تۆ وەرە دەستم ماچکە حەزیش ناکەم. دەستی 6-7 کەس ماچکرایە بە ڕیز بۆ ئەستانە دەستیان ماچکرا. ئەمە هەستێکی تاوە کە بۆ بەرامبەرەکە کە تۆ دەست ماچ کرد کە ڕێز و پێزانینە. دەستی باشی یەکەم جار بەس مامەکانی شێرۆک باشی بەڕێزن لام دەستی مامەکانی شێوازم سێ مامەوانێ هەر سێ مامەکەش گەورە ئەبێ هەڵسی دەبەری دەستی ماگنە ئەبێ بوەستایی بە پێوە ئاوا تا گەورەکە لەوات بوەستایە مەخەی و گەورە بە ئاغا ئەوە دەستی کەسم ماچ نەکردووە دەستی کەسیش ماچ ناکەم. تۆ کچیاوە بەشوو کچیاوە بەشوو کچم نییە باوکەجان. ئەی باش وەختی خۆی کە ژنێ نا دەستی چێو ماچ کردەوە. من بەس دەستی خەزورم ماچ کردووە. وەڵای ئەم دەستماچکردن نامێنێتەوە باشە تو چێت دەستماچکردن خراپە دەستماچکردن ڕێز باشە حورمەت باشە. من کە حورمەتم لە تۆ کرد ڕێزی ئینسانەت و بەشەرێتت لێگرم. کە خێزانت پێکە ناو شەوەی کە مارەت کرد دەستی چەند کەس ماچ کرد؟ بەس دەستی خەزورم لەگەڵ باوکم. وڵایەتی خۆی ئەم نەریتە خۆی ینی تێوێ ساڵ بە ساڵ ئەم نەریتە خۆی نامێنێ باوی نامێنێ. جاران لەوانەیە ئەم شتە بە شێوەیەشکەوە دەستی 6-7 کەس ماچکرایە بە ڕیز بۆ ئەستانە دەستیان ماچکرا بەس سەیرەکەی براتولەکەشان جاروا بە ڕیز ئەڵقاوەڵق ئەوەستا دەستی هەمیان ماچە کرد بەس ئێستا وا خەریکە خۆی نامێنێ ئەو عادەتە خۆی بەرەبەرە کۆنە بێت لانەیە دەستی هەر خەزور ماچکریا دەستی باوک ماچکرێ. ئەگەر مەسەرەن تۆ با بڵین ئەم لاولای خەزور ماچکەی لەوەی دەستی ماچکەی ئەمەش ڕێز و خۆشەویستی نییە بۆ بالفعل خۆشەویستی ئێستا خەزورم خاڵی خۆمە ئەگەرم لا لاشی ماچکەم یا دەستی ماچکەم شکێشێک نەبوو بۆ من بەس هەیە لەوانەیە پێشی ناخۆش بێ ئەگەر ئەم لای ماچکە ئیلا بێ هەر دەستی ماچ بکە. ژنیە ناوە مناڵیش تەیە مناڵیش کوڕەکەش گەورەیە کوڕەکەشم ئەوش ئاگادارین. کاکە مالیەک پرسیاری لێکم دەستی چەند کەسی ماچ کرد کاتێک کە تۆ ژنەکە مارە کرد؟ دەستی چەند کەسم ماچ کرد؟ دەستی کەسم ماچ نەکرد لەبەرەوەی پورزای خۆم بوو. پورزای خۆت بووە ئەمە مەسەڵی هەڵی لەبەرەوەی پورزای خۆم و دەستی کەسم ماچ نەکردو دەستی کەسیش ماچ ناکەم. بۆچی ئەڵی دەستی کەسم ماچ نەکردو دەستی کەسیش ماچ ناکەم؟ من لەگەڵ هاوسەرەکەمە ڕێکەوت بووین کە هاوسەرگیری بکەین پێویست ناکات دەستی کەس ماچکەمەوە دەستماچکردنەش لەوانەیە عادەتی کوردەواری بێ دەستماچکردنە بەس من دەستی کەسم ماچ نەکرد. تازە ژنێناوە وڵی تازە دەمێکم بارم بوو بەس تازە بەتەمامی گوێزمش زۆر چاکەی شەڵا ژانێکی خۆشە بەنەسەر. پرسیارێک لە تۆکەم کە ئەم دادێت مارەت کرد دەستی چەند کەسی ماچ کرد؟ وڵی خۆی دەستی باشی یەکەم جار بەس مامەکانی شێرۆک باشی بەڕێزن لام دەستی مامەکانی شێوازم سێ مامەوانێ هەر سێ مامەکەش
ئەڵێن ئەم دەستماچکردنەوە ڕێزێکی ژوایە کەواتە ئەم نەریتە بمێنێتەوە باش یاخود نەمێنێتەوە بەڕای من نەمێنێ باشترە بۆ دەستماچکردن یعنی چی تەنها کارێکە ئێمە چین جێبەجێەکەین وەگەوەیە چین بۆ ماڵە و خۆمان بۆ ماڵا ناسێن و تر پێویست بە دەستماچکردن ناکە کە ژنە نێناوە کە دەستی خەزورە ماسکی نەبەخوا چی نەبخوا ناوەڵە بۆچی ماچیکەم ماچی ناکەم ماچی ناکەی ناوەڵە بۆچی ماچی ناکەی جوان نییە دەستماچکردن چێرتەوەقی نەگەڵاوگەوتەوە خەڵکێک هێڵێڵێ ئەمە ڕێزگرتنە لە خەزورە با بمێنێتەوە ئەم نەریتە باشە نا هەر تەوقەیەکی نەگەڵاوگەوتەوە ژنێناوە بەڵێ کەی ژنێنە دەزیرانانم ئێ باش ینی تازەیوانێ ماڵە دەستی چەند کەسە ماچ کرد کە کچەکانیتێ بەس دەستی خەزورم ئەم دەستماچکردە بگۆڕین باشە یاخود ئەم نەریتە بمێنێتەوە بمێنێتەوە باشە بۆچی بمێنێتەوە نەریتێکی کۆنە و ئەوە ڕێزێکیشە بۆ خەزورە ئەگەر ئەم لای خەزور ماچکی بەسەن ڕێز نییە ئەوە ژەر ڕێزە بەس وا جوانتر دەستی ماچکی ئێستا هەر یەکێک لەو بەرەوە ئەڵێ بۆچی ئەم دەستماچکردە بمێنێتەوە هەتا قەم لەگەڵا بکات و تەواو نازانەوە کابرا ڕای خۆیەتی بەڕای توانی ئەم نەریتە نەمێنێتەوە ناوەڵە ئێوە چیە ئەگەر تۆ ئیشەڵا کە ژنی هێنا و مناڵێ بووان و ئیشەڵا خوا کچێکی جوان و محتەرەمی یای تەیە بە هیوای ئەوەی کە دەست ماسکران ئەو تاڵی دەست ماس مەکەن نا هەر تەوقەیەک و تەوە بەس دەست ماس مەکەن بەڵێ تۆ ئامادەی وتیانێن کە دەستی کەس ماس ناوەڵە دەستی چەند کەس ماس کرد ئەو شەوی کەمارەت کرد یەک کەس یەکەس چێ بوو باوکی ئەمە هەستێکی تەواوە کە بۆ بەرامبەرەکە کە تۆ دەست ماچ کرد کە ڕێز و پێزانینە ئەی ناکری ئەم لاولای ماسکی ئەخر دەست و کوڕێزی احترامی زیاترە بۆ دەست چیە و معنای تایبەت دەگرێتەوە دەست چیە و ڕوومەتی خەزور چیە ڕوومەت وەکو چۆن بڵێ ڕوومەت معنای ڕەفیقم نییە بەڵێ بەڵێ ڕەفیق نییە بەڵام دەست ماچکردن وەکو مەمنونیەتێکی تایە چۆن بڵێ مەمنونی وەڵای من بەس دەستی خەزورم ماچ کردو دەستی دەستوانی تر ماس نەکرد وەڵای بڵێم چی باشم دەست ماسکردن هەستەکەی ئێمە مەمنونی یەکترینیان تا ڕێز و خۆشەویستیە ڕێز و خۆشەویستیە و مەمنونیشە ئێمە کاڵین مەمنونین تۆ چەندێک مەسەن تۆ کەسێکێنی تۆش لەگەڵ ئەوەیە زەواجەکەی لەگەڵ کەسێکا لە دایکەوە کە جیابیتەوە و ڕەنگە مەمنونیت نەبێ بە قەدرەوەی کە تۆ تێ ژیانێک دروستکەی خۆی ئەبێ وابێ لە هەردوو لاوە وەکو یەک بێ بەڵام لە کۆمەڵی ئێمە وانە کۆمەڵی ئێمە وەکو ئەبێ بە کە ئەو ئافرەتەن بە و کوڕەیە بە پیاوە داماوە دەستی وەک چۆن بڵێ ئەمە پیاوەتێکی لەگەڵاکات وڵاهی تاوان دایمەن کوڕەکە کوڕ لای ئێمە مەمنونی کچەکەیە لەبەرەوەی هەر وەکو ئەوە ژێکێکە لەو عادەت و تەقالیدانەی کابێ کوڕ مەمنون بێ لە کاتێک کە هەردووکیشیان هاوسەرگیریەکەن وەکو یەکوان بەڵام لای ئێمە هەر کوڕ مەمنونە نەویستۆڵە یەکەم نامە لە کوڕەوەی ئەویش ڕێک عینەنەوە وایە بەڵێ دووڕە لەم بەرنمەیە کە دووڕای جیاوازن لەسەر نەریتی دەستماسکردن لە کاتی پرۆسی مارەکردنی کوڕ و کچێکە کە ئەیانێ ژیانی هاوسەرگیری پێکبێنن ڕایەکیان پیان وایە ئەم دەستماسکردنە بە تەنها وەکو ڕێزلێنانێک وایە ڕایەکتری شێڵێ نەخێر ئەم دەستماسکردنە لە ئاغا و دەرەوەکانی کۆنەوە بۆ ماماوەتەوە کە تا ئێستاش لە ناو کۆمەڵگەی ئێمە باوە هەندێکیان پیان وایە ئەم دەستماسکردنە بەو شێوەیەت کە کوڕەکە مەمنونی ماڵی کچەکەیە ئێمە بەرداوامین بەڵام لە پاش ناوبڕێکەوە گەڕێن وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن.